بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوشويستان إيمان داران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم زارێکی تریش بە بەڕێستان دەگەمەوە لە بەرنامەی ئاسۆی ڕێنمایی بە ئومێدی ئەوەی بتوانین شتێک پێشکەش بکەین لە ڕێنماییەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەیدانی ژیانی ڕۆژانەی خۆشماندا جێبەجێ بکەین بۆ ئەوەی ببین بە یەکێک لە مەحبوبان و خۆشەویستانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەم ڕێباز و سونەتەکەی ئەویش لە ژیانی ڕۆژانەی خۆماندا جێبەجێ بکەین. بەڕێزانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشا دەکەن ڕۆژێک لە ناو سەحابەکانی دانیشتێ قسەیەکیان پێ دەڵێ زۆر سەحابە دڵیان پێخۆش دەبی، پێیان خۆشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو شتیان لە بۆ بەیان بکات، چونکە شتەکە تەشویقی تێدایە، یعنی ئینسان حەزی لێ جێی لەو جۆرە شتانە بی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەهادی زۆر بە لەسەرخۆیی ڕوو لە سەحابەکان دەکا، پێیان دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەلا ئەدلکم علی ما یمحو الله به الخطایا ويرفع به الدرجات. ئایا شتێکتان پێ نەڵێم خوای تەبارەک وتەعالا گوناحی پێ ڕەش دەکاتەوە و دەرەجەشتان پێ بەرز دەکاتەوە؟ ینی وەکو دەلیل وەکو ڕێنیشاندەرێک نەبم لە بۆتان لۆ ئەو شتانەی کە خوا گوناحتان پێ لەسەر لا دەبا و دەرەجەشتان پێ بەرز دەکاتەوە. طبعا بەڕێزان کولی ئینسانێک گوناحبارە، ئەوە بزانە کولی ئینسانێک مادەم تو ئینسانی گوناح لەسەردا هەیە کەواتە مستەغنی نەی لەو حەدیثە. پاشانیش هەمومان ئێمە پێویستمان بەوەیە دەرەجەمان لەکن خوای تەعالا بەرز بێتەوە. لۆ پێویستمان پێ بەڕێزان دائیمەن ئینسان حەزی لە جێی خۆشترە، بەرزترە، گەورەترە. دەی باشە ئەو کەسەی کەوا جێگەی بەرزی دەوێ و دەیوێ گوناحەکانی لەسەر لا بکەی و دەیوێت لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە کە محاسبەی دەکا کەمترین گوناحی لەسەر بی و زۆرترین دەرەجاتی هەبی ئەو ئینسانە. دەوێت گوێ لەو حەدیثەی بگریت بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم چ دەفەرمێ. هەندێ ئوموری زەحمەتیش نییە، زۆر بە ئیعتیادی ئینسان دەتوانێت ئەنجامیاندا. کاتێک سەحابەی کیرام گوێیان لەو قسەی پێغەمبەر دەبی صلی الله عليه وسلم ئایا شتێکتان پێ نیشان نەدەم و پێتان نەڵێم و نەممە دەلیل لە بۆ شتێکەوە گوناحتان ڕەش دەکاتەوە و دەرەجەتان پێ بەرز دەکاتەوە؟ قالوا بەلا یا رسول الله. هەموو سەحابە فەرمی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان بڵێ، ئێمە حەزمان لێ بزانی چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ شتی لۆ دیاری کردن بەڕێزان. فەرمووی إسباغ الوضوء على المكاره وكثرة الخطى إلى المساجد وانتظار الصلاة بعد الصلاة فذلكم الرباط فذلكم الرباط. يعني بزانا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی کرد؟ فەرمووی ئەگەر دەتانەوی خوای گەورە گوناحتان ڕەشکاتەوە و دەرەجەتان بەرزکاتەوە وە چ دەکەن؟ إسباغ الوضوء على المكاره. دەستنوێژ بە جوانی دەگرن بەڕێزان، دەستنوێژ بە جوانی لە کاتی سەرما لە کاتی گەرما. یعنی ئینسان زۆر خەڵکی بەڕێزانم ئێستا تو تەماشا حتا حکمت لە ئاوی دەستنوێژە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەستنوێژ بە جوانی بشۆن. سونەتە ئینسان ئاوی لە دەوی وەرکە، باشە ئاوی لە کەپووی وەرکە، دوایە ئاوی بە دم و چاوی داکە. ئەوە لەبەر چییە؟ لەبەرەوەی کە تو ئاوی دەخۆیەوە لە ناو زارت دادەنەی ئەگە تامی گۆڕابی بزانی، ئاوی لە کەپووت وەردەکەی ئەگە بۆنی گۆڕابی لۆی بزانی، زاری سێم بە دەم و چاوت دادەکەی بە چاو ئاوەکەی ببینی. ینی هەرچ هەموو شتەکانی شەرع حکمەتی تێدایە. جا ئەو ئاوە زۆر بە جوانی بە دەم و چاوت دادەکەی، بە دەستت دادەکەی، بە سەرت دادەکەی، بە پێت دادەکەی، ئەو ئاوە بەرەکەتت لە بۆ دادنێ بەڕێزانم. وات لێ دەکا هەرچی گوناحەک بە دەم و چاو کردیتە دوایی بە دەست دوایە بە پێ لە بۆی چووی خوای گەورە لە هەمووی خۆش دەبی، کە گوناحەکانت لێ خۆش دەبی یەکسەر ئۆتۆماتیکی یانە تو دەرەجەت بەرز دەبیتەوە لەکەن خوای گەورە. دەستنوێژ بەکەم مەزان بەڕێزان، دەستنوێژ زۆر گەورەیە لەکەن خوای تەعالا. کافی نییە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن أمتي يدعون يوم القيامة غرا محجلين من آثار الوضوء. ئەو حەدیثە لە صحیحی بوخاریە دەفەرمێ ئومەتی من ڕۆژی قیامەت بانگ دەکرێن، ئەو ئومەتە بانگ دەکرێن نیوچەوان و دەم و چاویان سپیە لەگەر هەردوو دەست و هەردوو پێیان بەوەی دەیان ناسمەوە کە ئەوانە ئومەتی منن، ئەوانە ئومەتی منن. یا سبحان الله و کەسەی دەستنوێژ ناشوان نوێژێ ناکە دەبی لە ڕۆژی قیامەت موقیفی چی بی. یعنی ئەسو تەماشا دەکەی خوای گەورە گوناحەکان بەوە دەڕوێنی، یعنی کە ئینسان دەستنوێژ دەشوە بەڵام دەستنوێژێکی جوان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەکی دیت تەماشای کردی قومپانی پێی تەڕ نەبوو کە دەستنوێژی شوشت، فەرمی بڕۆ دەستنوێژەکەت بشۆوە، بڕۆ دەستنوێژەکەت بشۆوە. لۆ چووکە قومپانی تەڕ نەبوو. لۆی بەڕێزانم جوان تەماشا دەستنوێژ کە تەرکیز دەسا دەستنوێژ شوشتنێکی جوان و ڕێک و پێک بکە لۆ خاتروی تووشی هەندێک خەلل و هەندێک شت نەبیکەوە دوایە ڕۆژی قیامەت لەسەریدا پەشیمان بیەوە. ئەو دەستنوێژە ئەجر و پاداشتی زۆریە. جا پێغەمبەر چی فەرمووی صلی الله عليه وسلم بە چ دەرەجەت بەرز دەبتەوە، بە چ خوا لە گوناحەکانت خۆش دەبی؟ إسباغ الوضوء على المكاره، يعني لكاتي كوا ناخوشة
بۆ نمونە زستانە ئاویش ساردە ئەو ئینسانە دەست نوێژ دەشوە زۆر جاری وایە خەڵک ناتوانم پێم ناکرێت بەو زستانێ و بە سەرمای بەڕێزانم تۆ چێ بەهەشت دەرێزت لەوێ بەرز دەبیتەوە گوناحت لەسەر لا دەکەوی ناتانم یعنی چ پێم ناکرێ یعنی چ یعنی تۆ بێ ئەو موقیفە لەکنە خۆت لا بدەی ئەو شتە لەکنە خۆت لا بدەی ئەگەر مەهما وەزعەکەش ناخۆش بەڵام کە مقارنەی دەکەی بە بەهەشت و دواڕۆژ بە هیچ شێوەیەکە تو نابیە ئەو ئینسانێکەوە سبحان الله نەتوانی دەست نوێژێک لە کاتێکدا بشۆی کەوا جەو سارد بێ و ئاویش سارد بێ بەڵام بڵێ وڵات چووکە جەو ساردە من نوێژەکەی ناکەم یان دەست نوێژێ ناشم ئەوە یەک پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله عليه وسلم ئەوە یەکێکە لەو شتانەی دەرەجەی ئینسان بەرز دەکاتەوە و هەروە بێت تۆ خوای گەورە لە گوناحەکانیشی دەبووری چییە دەست نوێژ هەمومان دەتوانین دەست نوێژ بشوین ژن پیا و پیرەمێرد بە تااقەت و بێتاقەت یعنی دەست نوێژ شتێکی زۆر زۆر زەحمەت نیە ئیلا لۆ ئەو کەسانە نەبی کە لەسەر جێگا کەوتی ناوانە عوزریان هەیە لەکن خوای گەورە ئینشاءالله بە تەیەمومیش بکەن خوای گەورە ئەجر و پاداشتیان دەداتەوە دووەم پێغەمبەر چی فەرمووی صلی الله عليه وسلم بەڕێزان فەرمووی وەکەثرەة الخطى إلى المساجد زۆر هەنگاو هاویشتن واتە شەقاو هاویشتن و ڕۆیشتن لە بۆ مزگەوتەکان سبحان الله تەماشا دەکەی ئەو حەدیثە زۆر گرینگە یعنی تو کە دەچی لە بۆ مزگەوتێ شەقاوی داوی هەنگاو داوی دەڕۆی دەچی لە بۆ مزگەوتێ ئەو ڕۆیشتنەی تو لە بۆ مزگەوتێ چیت لێ دەکا گوناحت هەڵدەوەرێنی گوناحەکانت هەڵدەوەرێنی چیت کرد لە بۆ دەکا دەرەجەت بەرز دەکاتەوە حتى لە بعضی ئەحادیث هاتووە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لەگەر کولی شەقاوێک خوای گەورە دەرەجەی لەکنە خۆی بەرز دەکاتەوە تۆ پیاوێک بینی بەرچاوت بەڕێزانم پیاوێک بینی بەرچاوت 6 ساڵە نوێژێ دەکا بە پێیان دەچی و لە مزگەوتێ دێتەوە دەچی و دێتەوە دەچی و دێتەوە یا سبحان الله دەبی چ ئەجرێکی هەبی لە ڕۆژی قیامەت ئەو پیاوە بەرز و بەڕێزا 6 ساڵ تو نوێژ بکەی 5 فەرزە بچی لە بۆ مزگەوت و بێەوە والله ئەجرە والله خێرە والله يعني گەورەیەکە حتى پێغەمبەر صلی الله عليه وسلم بني سلمە هەبوون لە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوی ناردن تەسەوڕەکەی لۆ چ لە دوی ناردن لەبۆ چ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشن بني سلمە فەرموون یا پێغەمبەر ئەمە لە خزمەت دانێت و ئەمرێک بفەرموو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەمن گوێم لێ بووان گۆ دەتانەوێ مارتان بینە نێزیک مزگەوتێ فەرمووی بەڵێ یا رەسوڵ الله شتێکی خراپە فەرمووی نا ئەو ڕێی ئەجرە لە دەستە خۆتان مەدەن ئەو ڕێی ئەجرە کە دێن لە بۆ ئێرانە لە دەست خۆتانی مەدەن يعني ئێوە خوا ئەجرەش گەرە زۆرتان لۆ دەنووسی لەو کاتێک کە دێن لە بۆ مزگەوتێ دیارەکم تکتب ئاثارەکم گوتی ئەی بەنی سەلەما لە جێی خۆتان بن خوا شوێنەواری جێ پێکانتان لۆ دەنووسێ ئێستا بەعزی ئافرەتی سبحان الله لە ڕەمەزانان دێ لە بۆ مزگەوتێ دەزانین چ ئەجرێکی هەیە چ پاداشتێکی هەیە خوای گەورە چ خێر و ئەجرێکی لۆ دەنووسی لەگەرەوەی لەسەریشی واجب نییە ئەو جەدەشێ باشە يعني بەڕاستی ژەندی دێ پیاو دێ دێن لە بۆ مزگەوت ئەو ڕۆیشتە لە بۆ مزگەوت هەندێک لە پیاوە ساڵحەکان جاری وە هەیە فەڕێکیان بە دەورەی مزگەوتێ لێدا یان بە دەورەی منتیقەکە لێدا ئەو جەچوینە لە بۆ مزگەوتێدا دەزانی هاتن لە بۆ مزگەوتێ چ ئەجرێکی هەیە مزگەوت مسجد بيت كل تقي ماڵی هەموو ئینسانێکی لە خوا ترسە لە ڕواتە شکاتێ بيت كل مؤمنین ماڵی هەموو ئیماندارێکە کەواتە تو دەڕۆی هەنگاو داوی لە بۆ مزگەوتێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ماڵی بێتە دەرێ بەنیەتی مزگەوتێ بێ ئەوە لەژێر زەمانی خوای گەورەدا حتا دەگەڕێتەوە مارێ هەر شتێکی بەسەر هات ئەو ئینسانە خوای گەورە لێی خۆش دەبێ عەفوی دەکا مادام چوو لە ماڵی خوای پەروەردگار جەلوی بەڕێزانم هەنگاو هاویشتن لە بۆ مزگەوتێ بە هەموو کاتەکان کە دەی لە بۆ مزگەوتێ بەڕاستی ئەوە لەکن خوای پەروەردگار و لەکن ڕەب العالەمین ئەجر و پاداشتێکی زۆری هەیە کە ئینسان دائیمەن دەچی لە بۆ مزگەوتی جا تەماشا کاتوو بزانە ئەو هەنگاو هاویشتانەی ئینسان کاتێک کە دەی هاوی لە بۆ مزگەوتێدا دەرەجەیەکت بەرز دەکاتەوە گوناحێکت لەسەر ڕەش دەکاتەوە ڕۆژانە ئەو ئینسانە ئەو شتانی هەموو لەسەر لا دەکەوی حتا وەی لێدێ لە بەعزی ئەحادیث داهاتووە کە باس لە هەندێک شتەکە فەرمێ و ئینسانە لەسەر ڕووی زەوی دەڕوە گوناحی پێوە نامینێ لۆ چووکە هەندە دەڕوە لە بۆ مزگەوتی هەندە شەقا و هەنگاوی داوێ هەندە گوناحەکانی لێ ڕەش دەبنەوە ئەوەندە زۆر نییە هیچ گوناحەکانی هەمووی بمینێ وای لێ دێخوای گەورە ئەو ئینسانە بە سافی بە پاچی بە چاچی بە نەقی وەردەگرتەوە لە لای خۆی ئەوە نوقتەی دووەم نقطەی سێم پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەی کرام هەروە گوێیان ڕاگرتێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆی ئەو شتەی ئەو دەیڵێ ئەوان تەطبیقی کەن ئەوان جێبەجێ بکەن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم وانتظار الصلاة بعد الصلاة فەرمووی چاوەڕوانکردنی نوێش لە دوای نوێش سەبازی خەڵک بۆ نمونە بینی مەغریب و عیشا کەمە نوێژی مەغریبێ دەکا دادەنیشی دوایە ذکری خوای گەورە دەکا قورئانی دەخوێنی
دانیشتێ لە مزگەوتێ حتا نوێژی عیشاش دێ نوێژی عیشاش دەکات و ئەو جا دەڕوا ئەو چاوەڕێکردنە لە بۆ نوێژێدا چاوەڕێکردن خوای گەورە گوناحەکانی پێدەوەری هەڵدەوەری گوناحەکانی پاشان چی لە بۆ دەکات دەرەجەشی بەرز دەکاتەوە لە کنەخۆی خوای پەروەردگار حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاخری حەدیثەکە فەرمووی فەذلكم الرباط ئەوە ڕیباتە یعنی جیهادە فی سەبیل الله وەکو جیهاد وایە ئەو کەسێک کە لە دەرەوەی شاردا ڕاوەستایە و دیفاع لە خاچی مسلمانان دەکە نایەلی بێگانە و کافر و بێدین و ئەو جۆرە شتانە بێنە ئەو وڵاتە فەرمووی ئەو سێ کەسە وەکو ئەوەی وایە و سێ سیفەتێک ئەنجامی دەدەن وەکو ئەوەی وایە جیهاد فی سەبیل الله بکەن جا لێی بەڕێزانم جاری وهەیە کە توانات هەیە نوێژی نێورانەکەی چاوەڕێی نوێژی عەسر دەکەیان عەسر دەکەی چاوەڕێی مەغریب دەکەی مەغریب دەکەی چاوەڕێی عیشا دەکەی یعنی ئەوە ئەجر و پاداشتەکی گەلە زۆری هەیە لەکن خوای پەروەردگار و رب العالمین لێ کۆمەڵێک لە سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی پێیان وا بووە ئینسان کە لە مزگەوتێدا دادەنیشی بەڕاستی ئەجر و پاداشتێکی یەکجار زۆری هەیە لە زۆربەی شتەکاندا گەورەترە لێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆربەی کاتەکان کە لەیان دەپرسی محەممەد المستەفا لە چێ صلی الله عليه وسلم ئیشارەیان لە بۆ مزگەوتێ دەکرد بڕۆ هەڕوو لە مزگەوتێ دانیشتیە یعنی ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەی زۆری لە مزگەوتێ بوو چاوەڕوانکردنی نوێژش لە دوای نوێژێدا بەڕاستی ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە یعنی ئینسان ئەگەر ئەوەندەی کافی بی بەس ئەوەندە کە پێی دەگوترێ هەم گوناحت لێ دەوەری هەم دەرەجەشت بەرز دەبیتەوە لەکەن خوای پەروەردگار و رب العالمین بەچی سیفەتێک بەزە تو دانیشتی لە ناو مزگەوت دانیشتی لە ناو مزگەوتێ ئەوجا زۆر خەڵکی بەڕێزانم تەماشاکە جاری وهەیە مامۆستا کوێ پێکرێ بینی مەغریب و عیشا سەعات و چارێکەکە بەڕێزم سەعات و چارێکەکە بینی مەغریب و عیشا باشە ئەگەر چارێکەش بە نوێژ بڕۆ دەبینی یەک سەعاتە تۆ ئەو سەعاتە دابنیشی لە خوای تەعالا دەزانی چه ئەجر دەگاتێ باشە لەو خەڵکێکی ئێستا دەتوانی لە کافتریایەکان هەتا سبەینێ دابنیشی نێرگە لێ خوا قماری دەکا تاوڵەی دەکا کۆنکانی دەکا ئەو هەموو شتە خراپانە ئەنجامەدا هەر چاوەڕێژ دەکە هەر چاوەڕێژ دەکا و گەمەتەواوی گەمەشکە و گەمەتەواوی یعنی بە سەعات ڕادەوەستی بەڵام مسلمانمان هەبی لە بۆ مزگەوتێدا لۆ تاعەتی خوای گەورە بابێ لە مزگەوتەکاندا بمینێتەوە چاوەڕێی نوێژێکی دیکە بکە ئەگەر هیچ چیز نەبی بەڕێزارم وەکو ئەهلی حەدیث فەرمیانە قسەیەکی جوانیان هەیە دەڵێن هەر حەدیثێکت جێلێ بوو ئەگەر لە ژیانتدا یەک جاریش بوو تەطبیقیکە لۆی ئەهلی ئەو حەدیثە بی لۆی قسەیەکە دەبی لە قیامەتدا بڵێ یا رب العالمین ئەمن ئەو حەدیثەم تەطبیق کردێ لە ژیانمدا ئەگەر یەک جاریش بی با نامۆ نەبی ئەو حەدیثە لەکنەتوو با یەکێک نەبی لەو حەدیثانی کە تو وابزانی کە تازە گوێت لێ بوو هەر ئەو حەدیثەت قەت گوێ لێ نەبووە جا بە ئومێدی وەی بەڕێزانم هەم دەست نوێژەکان جوان بشوین هەم شەقا و هەنگاوەکانمان زیادکەین لە بۆ مزگەوتێ هەممانەوەمان لە مزگەوتێ نوێژێک لە دوای نوێژێکدا ئەجر و پاداشتی زۆری هەیە ببێتە سەبەب و هۆکاری ئەوەی کە خوای گەورە پێی لە گوناحەکانمان خۆش بی دەرەجەمان بەرز کاتەوە بۆ ئێمەش دەپاڕین و لە خوای پەروەردگار دەڵێن یا ڕەبی خوایە بە گەورەی خۆت بە فەزلی خۆت بە ڕەحمی خۆت وەمان لێ بکەی یەکێک بین لە ئەهلی ئەو حەدیثە و هەر سێ سیفەتەکەی تێدا تەطبیق بکەین و خوایە ئەوەی گوناح لە سەرمانی ڕەش بکەیەوە ئەوەی دەرەجەی بەرزە خوایە بە قسمەتمانی بکەی خوایە لە گوناحی خۆمان و داک و بابمان خۆش بی خوایە شیفا لە نەخۆشەکانمان بنێری خوایە دیل و جیراوەکانمان ئازاد بکەی یا ڕەبی خوایەوانی مشکلەیان هەیە لە بۆیان حەل بکەی لەو مانگە پیرۆزەدا خوایە لە کۆربەڵا موسیبەتیان بکەیەوە خوایە ئەوانەی دڵیان بە غەمێکی زۆر لە ناو دڵیاندا هەیە خوایە غەمەکەیان لە ناو دڵیدا بێدەر یا رب العالمین یا ڕەبی خوایە عایلەیەکی زۆر هەیە ئینسانی بێدین و خراپ و فاسق سحری لێیان کردێ خوایە لەو مانگە پیرۆزەدا یا رب العالمین خوایە بە گەورەی خۆت بە فەزلی خۆت شیفایان لۆ بنێری و ئەو سحریان لەسەر لا بدە یا رب العالمین یا ربی خوایە هەر کەسێک ڕێبازی محەممەد المستەفا دەگرتە بەر خوایە فەزل و گەورەی و کەڕەم و ڕەحمەتی خۆتی بەسەردا بڕێژی هەر کەسێک دەیەوێت ڕێبازی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم تێک بدا و بیشێوێنی شوبهە و شوهەوات و شتی لۆ بە پەیدا بکە یا ربی خوایە دەستی نەدە هیدایەتی بدەیگە هیدایەتی نابی یا ربی خوایە ڕەوانەی قبرستانی بکەی و لە کۆر ئێمە عیباد و بیلادی بکەیەوە یا رب العالمین یا ربی خوایە لە ڕوورەشی دنیا و قیامەتدا بمان پارێزی لە دوای ڕۆژشدا لە ژێر سێبەری خۆتدا حەشرمان بکەی آمين آمين الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.